دۆزینەوەی خاڵی لاواز. چۆن لە قوڵایی زەویدا ئیسرائیل شوێن پێی سەرکردەکانی ئێرانی هەڵگرت. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی چۆنێتی شوێن پێ هەڵگرتنی سەرکردەکانی ئێران لەلایەن ئیسرائیلەوە بڵاو دەکاتەوە. هەرچەندە کۆبوونەوەکە زۆر نەیەنی بوو، هیچ کام لە سەرکردا باڵاکانی ئێران مۆبایلی زیرەکیان لەگەڵ خۆیان نەبرد بۆ ژوورەوە. تەنها ژمارەیەکی کەم لە بەرپرسانی بەڵا و سەربازی شوێن و کاتی کۆبوونەوەکەیان دەزانی. بەڵام فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل لە کات و شوێنی گونجاودا توانیان کۆبوونەوەکە بە ئامانج بگرن. ڕۆژی 16 حوزەیرانی 2025 چوارەم ڕۆژی شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل، بەرپرسانی ئاسایشی نیشتیمانی ئێران بۆ کۆبوونەوەیەکی بەپەلا لە شوێنێک کۆبوونەوە لە قوڵایی 30 مەتر لە دامێنی چیایەک لە تاران بۆ پاراستنیان لە هێرشی ئاسمانی ئیسرائیل. ئەو بەرپرسانەی لە کۆبوونەوەکەدا بەشدار بوون پێکاتبوون لە مەسعود پزیشکیان، سەرۆک کۆماری ئێران، سەرۆک دەستگای دادوەری، سەرۆکی هەواڵگری و ژمارەیەک فەرماندەی باڵای سوپا. بەرپرسەکان بە ئۆتۆمبیلی جیا گەیشتونەتە شوێنی کۆبوونەوەکە. هەروەها هیچ کام لە بەرپرسەکان مۆبایلی تایبەتی خۆیان نەبردووە لەگەڵ خۆیان. زانیوێنە دەستگای هەواڵگری ئیسرائیل لە مۆبایلەکانیانەوە شوێن پێیان هەڵدەگرێت. سەرەڕای هەموو خۆپارێزیە پێشوەختەکان دوای دەستپێکردنی کۆبوونەوەکە، فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل لە ڕێگەی 6 بۆمبەوە شوێنی کۆبوونەوەکان بە ئامانج گرت. بە شێوەیەکی سەرسوڕهێنەر هەموو بەرپرسانی بەشدار لە کۆبوونەوەکە ڕزگاریان بوو. دوای ڕووداوەکە دەستگا هەواڵگریەکانی ئێران دەستیان بە لێکۆڵینەوەیەکی چڕ کرد لەسەر چۆنێتی شوێن پێهەڵگرتنی کۆبوونەوەکە و بەرپرسەکان. ئێرانیەکان بۆیان دەرکەوت ئیسرائیل لە ڕێگەی هاکردنی مۆبایلی پاسەوانە تایبەتەکانی بەرپرسە باڵاکانەوە توانیوێتی شوێن پێی بەرپرسەکان هەڵبگرێت و شوێن و کاتی کۆبوونەوەکە بزانێت. هاکردن و بە ئامانجگرتنی مۆبایلی زیرەکی پاسەوانە تایبەتەکانی بەرپرسەکان بێپێشی نەبوو. دەستگا هەواڵگریەکانی ئێران هەرگیز پێشبینی ئەویان نەکردبوو ئیسرائیل مۆبایلە زیرەکەکانی پاسەوانە تایبەتەکانی بەرپرسانی لە باڵای ئێران بە ئامانج بگرێت و لەو ڕێگەیەوە شوێن پێی بەرپرسەکان هەڵبگرێت. وەک لە راپۆرتەکەی نیویۆرک تایمزدا هاتووە، بە پشبەستن بە وتەی بەرپرسانی باڵای ئیسرائیل و ئێران، پاسەوانە ئێرانیەکان بێ ئاگایانە بۆ ماوەی چەندین ساڵ مۆبایلیان بەکارهێناوە و لە تۆڕا کۆمەڵایەتیەکان بابەتیان بڵاو کردوتەوە. لەو ڕێگەیەوە دەستگای هەواڵگری ئیسرائیل پاسەوانە تایبەتەکانی دەستنیشان کردووە و بەرپرسانی باڵای سەربازی و زانە ئەتۆمیەکانی بە ئامانج گرتووە.